یەکێک لە جوانترین چیرۆکەکانی تۆپی پێ چیرۆکی مسلمانبوونی یاریزانی فەڕەنسی نیکۆلاس ئەنێلکایە. ئەستێرە مسلمانەکەی فەڕەنسا لە یەکێک لە بەرنامەکانیدا چیرۆکی مسلمانبوونی خۆی دەگێڕێتەوە دەڵێت ساڵی 2005 بە دۆخێکی سەخت و دژواردا تێدەپەڕیم. هەمیشە تووڕە بووم وام لێ هاتبوو نەتوانم بەو شێوە ژیان بەڕێ بکەم، بەڵام کاتێک چوومە تورکیا لەوێ گوێم لە دەنگی بانگ بوو، هەستم بە ئارامی ڕۆح دەکرد. لە پێشوودا لە مارسیلیا لەگەڵ بانگدا ژیا بووم، لە تورکیا زیاتر هەستم بە ئارامی دەکرد. بۆیە بەنهێنی چووم یەکێک لە مزگەوتەکانی ئەستەنبوڵ و لەوێ مامۆستایەکم بە ناوی مستەفا شکور ناسی. ئەو منداڵانی فێری قورئان خوێندن دەکرد، داوام لێکرد منیش فێر بکات، واتای ئاەتەکانم پێ بڵێ. پاش 3 مانگ کە لە هەفتەیەکدا 3 مانم دەخوێن پێم وت ئەگەر یەکێک بێوێت ببێت بە موسڵمان پێویستە چی بکات؟ ئەویش فێری شایەتومانی کردم و ڕاستەوخۆ شایەتومانم هێنا. بەبیرم دێت مامۆستا مستەفا پێی وتم پەلەت نەکردووە، بەڵام من لە وەڵاممدایە وتم من ڕۆحم شادومان بوو و هەرگیز لە بڕیارەکەم پەشیمان نیم و ناژبمەوە. ناوی خۆشم گۆڕی بۆ بیلال لەبەر ئەوی لە ڕێگەی بانگەوە بووم بە موسڵمان. ئەنێلکای ئەستێرەی فەڕەنسی لە کارۆنە وەرشەکەیدا یاری بۆ چەندین یانە کردووە کە گرنگترینیان یۆڤانتۆس و چێلسی و مانستی و ئەرسناڵ و پاریس و ڕیال مەدرید و لیڤەرپۆڵە.